مەڵەو کۆمەژەم پێکرد لە دوێنێەوە دژی گەڕانەوەی پارتی دموکراتی کوردستان بۆ بارگای ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە کەرکووک گروپێکی حەشری شعبی و ئاسایە بەهلولحاق ڕێگا سەرەکیەکانیان داخستووە بۆ کەرکووک هەولێر وەروها کۆمەڵێک خێوەتیشیان هەڵداوە ئەوان دژیەوەن کە پارتی بگەڕێتەوە بۆ بارەکەکانی خۆی ئەمەش بە پێڕێکەوتنێکی نێوان هاوپەیمانی داری دەوڵەت لە سەروبەندی پێکەنانی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی بووە بۆی کە پارتی بتوانێت لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2017ەوە بۆ بارگای سەرەکیەکانی خۆی لە کەرکووک بگەڕێتەوە. من زیاتر سەبارەت بەم بابەتە هەڵوێستی لایەنە کوردی و تورکمانیەکان وەروها لایەنەکانی دیکە لە کەرکووک قسە دەکەم. بەڕێز عرفان کەرکووکی سەرۆکی پارتی گەلی تورکمان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز عرفان ئەم کاتت باش. بارودۆخی کەرکووک لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2017ەوە بارودۆخێکی ئاسایی نەبووە. زۆربەی پارتە کوردیەکان لەبێن نەماوەن بە تایبەتی پارتەکەی بەڕێزیشتان یەکێک لەوانە بووە کە لە دوای ڕووداوانەوە کەرکووکتان بەجێشتووە. ئەم هەوڵانە بۆچی تا ئێستا بەردەوامن بۆ هەر بڕیارێک لە بەغداوە دەردەچێت لە لایەکی دیکەوە ڕێگری لێ دەکرێت؟ بەڵێ زۆر سپاس بۆ کەناڵی کوردستان 24 سڵاو بۆ بینەران و بیسەران، سڵاو بۆ ڕۆحی پاکی شەهیدانی کوردستان، سڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکانی کوردستان. بەڵێ دیارە دوای 16 ئۆکتۆبەر کە شاری کەرکووک داگیر کرا، ئەو هێزولایەن و تاقمە میلیشیانی کە ئێستا خۆیان سەپاندۆ بەسەر خەڵکی کەرکووکدا و بە شاری کەرکووکدا کە خەڵکی کەرکووک ناتوانێت بە شێوەیەکی ئازادانە سەربەستانە کاری سیاسی خۆی بکات، جم و جۆڵی تیجاری خۆی بکە. دیارە لە دوای 16 ئۆکتۆبەر خۆیان سەپاندۆ بەسەر خەڵکی کەرکووکدا، لەگەڵ ئەوەشدا هەستان بە داگیرکردنی بارەگاکانی پارت و لایەنە سیاسیەکان بە تایبەتی بارگای ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان و بارگای پارتی گەلی تورکمان و لەگەڵ ئەوەشدا ڕانەوەستان هەستان بە داگیرکردنی ماڵ و ممتەلەکاتی خاص کە سەر بە ئێمەیە ئێستاش لە ناویدان. دیارە دوای ئەو ئیتیفاقی کە هاوپەیمانی لا بەغدا لەگەڵ سیاسە کوردستانەکان بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان سەبارەت بە هێوەرکردنەوەی بارودۆخی شاری کەرکووک و لەگەڵ ئەوەشدا گەڕانەوەی بارەگاکان کە ئێستا داگیر کراوە، بەڵام بەداخەوە دوای ئەو ئیتیفاقی کە کراوە لەگەڵ ئەوەشدا بە بڕیاری بەڕێز محەممەد شیع سوودانی کە سەرۆک وەزیرانی عێراق سەبارەت بە چۆڵکردنی بارەگاکان و لەگەڵ ئەوەشدا بارگای ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان ئەو لایەنانە کە ئێستا لە کەرکووک بانگەشەی ئەوە دەکەن کە ئەوانە بەشێکن لە داگیرکردنی کەرکووک و بارەگاکان کە ئێستا هەندێک لە بەڵتەجیەکانیان خڕکردوێتەوە، ڕێگەوبانەکانیان گرتووە و خصوصەن لە بەردەمی بارگای ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان. من لێرەوە تاکید دەکەمەوە بە ناوی پارتی گەلی تورکمان کە هەندێک لایەن لەم دوو ڕۆژەی ڕابردوو بەیانات دەردەکەن، لەگەڵ ئەوەشدا لێدوان لێ دەدەن بە ناوی تورکمان ئەوانە تەمسیلی لایەنی تورکمانی ناکەن لە کەرکووک سەبارەت بە گەڕانەوەی بارەگاکان و بە تایبەتی خودی بارگای ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان. پارتی دموکراتی کوردستان هێزێکی سیاسی تۆکمەیە، هێزێکە کە تاریخێکی مێژوویەکی جوانی هەیە. پارتی دموکراتی کوردستان ئەو هێزێک کە لە عێراق دووەم هێزە لە دەنگدان، لەگەڵ ئەوەشدا لە تەشکیلکردنی حکوومەتی عێراقدا پارتی دموکراتی کوردستان ڕۆڵێکی کاریگەری نەکو لە ناو عێراقدا بەڵکو بگرە لە ناوچەکەش. بەڵام بەداخەوە ئەو بەڵتەجیانە بۆ هەندێک مەرامی سیاسی و بۆ هەندێک مزایدات ئێستا هاتوون بە ناوی عروبەت و بە ناوی تورکمان لە کەرکووک هەندێک منداڵیان خڕ کردوێتەوە لەم لاولولا بە هەندێک بالمقابل پارەیاندا و پێیان ڕێگەکەیان گرتووە بۆ ئەوەی کە پشێوی دروست بکەن، بەڵام ئەوانە لە واقعدا تەمسیلی شارع و خەڵکی کەرکووک ناکەن. بەڕێز عرفان تا ئێستا کە ئەم خۆپیشاندانانە بەردەوامن خێوەت هەڵدراوە و هەڕەشێوە دەکرێت کە هەر بەردەوامیشتە بن، نە حکوومەتی عێراق نە لایەنە کوردستانەکانی دیکە لە کەرکووک نەهاتوونەتە سەر دەنگ لەسەر ئەم پرسە لە کاتێکدا بە پێ ڕێککەوتن بڕیار بووە پارتی بگەڕێتەوە بۆ ناوچەکانی خۆیان. بۆچی تا ئێستا حکوومەتی عێراق لە بەرامبەرم بابەتە بێدەنگە؟ ئایا دەستێکی لە پشتە یا مزایداتی سیاسیە کە بە کەرکووکەوە دەکرێت؟
باشە گەردەنگی من بگاتە لای میوانەکەم پرسیارەکەمی بۆ دووبارە دەکەمەوە بەڕێز ئەرفان کەرکووکی سەرۆکی پارتی گەلی تورکمان لە هەولێر لەگەڵم بوو سەبارەت بە خۆپیشاندانی لایەنگرانی حەشدی شعبی گروپێکی حەشدی شعبی و ئەسایب ئەهلولحاق کە لە دوێنێەوە ڕێگەی سەرەکی هەولێر کەرکووکیان داخستووە بارەگەیان لەبێ هەڵداوە خێوەتیان هەڵداوە دەڵێن هەر بەردەوامیش دەبن دژی گەڕانەوەی پارتی بۆ ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە کەرکووک پارتی 11 بارەگای پێشڕووداوەکانی 16 ئۆکتۆبر لە کەرکووک هەبوو سەیان ئێستا داگیر کراوە لەلایەن سوپای عراق و سوپای عراقی تێدایە هەشتیشیان چۆڵ کراوە بەڵام بڕیار بوو بە پێ و ڕێککەوتنە لە نێوان هاوپەیمانی داری دەوڵەت کرابوو لەگەڵ پارتی دموکراتی کوردستان لە سەروبەندی پێکەنانی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی کە پارتی بگەڕێتەوە بە بارەکەکانی خۆی ئێستا بڕیار بووە کە بگەڕێتەوە بەڵام دیارەکە بژێوی و ئاژاوە و بشێوی لە نێو کەرکووکدا دروستکراوە دژی گەڕانەوەی پارتی بۆ کەرکووک وەکەوو بەڕێز کەرکووکی ئاماژەی پێکرد پارتی هێزێکی سەرەکیە نەدە تەنیا لە کوردستان و عراق بەڵکو لە ناوچەکەش و مافی خۆیەتی بگەڕێتەوە بارەگا سەرەکیەکانی خۆی کە 11 بارەگای هەبوو ئێستا سێی بەدەستی سوپای عراقەوە هەشتیشی چۆڵ کراوە میوانەکەم لەگەڵما جارێکی دیکە پرسیارەکەمی بۆ دووبارە دەکەمەوە بەڕێز کەرکووکی من پرسیاریەوەم لە بەڕێستان کرد کە بۆچی لە بەرامبەرم خۆپیشاندان و پشێویانەی کە لە دوێنێەوە تا ئێستا لە کەرکووک دژی گەڕانەوەی پارتی بۆ بارەگاکانی خۆی بەردەوام بە حکوومەتی عراق بێدەنگە لایەنە کوردستانەکانی کەرکووکیش تا ئێستای چاڵوێستێکیان نەبووە ئەمە مزایدە نییە بە کەرکووکەوە؟ بەڵێ زۆر بەداخەوە ئێمە کە ئەوەی کە دەیبینین ئەوە بە هیچ واقعەک تەمسیلی کەرکووک و کەرکووکیەکان ناکە ئەو پشێوەی کە دوو ڕۆژە دروستیان کردووە لەسەر شەقامە ڕئیسیەکەی کە بینی کەرکووک و هەولێر خۆی لە خۆیدا دیارە هەمووان دەزانین کە ئێمە مانگی 12 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە بەردەمدایە ئەو لایەن و تاقوانەی کە ئێستا کە نامۆنە بە کەرکووک هاتوونە پشێوی دروست دەکەن لەگەڵ ئەوەشدا هەندێک مزایدا دروست دەکەن بۆی کە هەندێک مەکاسب بۆ خۆیان بەدەست بهێنن بەڵام خەڵکی کەرکووک بە کورد و تورکمان و عەرەب و کورد و ئاشور زۆر لەوە واقعبینانە تەماشای وەزعەکە دەکەن چونکە ئێمە لە بیری نەکەین پارتی دیموکراتی کوردستان هیچێکە لەلایەنە سەرەکیەکانی عێراق لەگەڵ ئەوەدا جەماوەرێکی فراوانی هەیە لەگەڵ ئەوەشدا ڕۆڵێکی کاریگەری هەیە لەگەڵ ئەوەشدا پرسکردن گەڕانەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان بۆ لە تەشکیلکردنی لە دوای 2023 تاکو ئێستا تەشکیلکردنی حکوومەتە یەکگرتوویەکانی عێراق پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵێکی کاریگەری هەبووە لەگەڵەوەشدا مە لە بیری نەکەین حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا هەموو هێز و لایەنە سیاسەکان لە سایه حکوومەتی هەرێمی کوردستان لە پایتەختی کوردستان کاری سیاسی و ئازادانە دەکەن هەندێک لایەنی تورکمانی بەداخەوە من لێرەوە تاکیدش دەکەمەوە لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێر بارەکەیان هەیە لە کەرکووک بە شێوازێکی تر ڕەفتار دەکەن بەداخەوە دەبێت ئەو لایەنەش بە خۆیاندا بچۆن چونکە لە بەیاننامەکەیاندا دوێنێ و پێرێ دەبینین هەڵوێستیان وەرگرتووە بەداخەوە ئەوانە تەمسیلی واقعی و جەماوەر و خەڵکی تورکمانی کەرکووک ناکەن ئێمە بە ناوی پارتی گەلی تورکمانی ڕەدی دەکەینەوە کە ئەوانەی کە هاتوونەتە سەر شەقام کە تەمسیلی واقعی کەرکووک ناکەن گەڕانەوەی پارتی دیموکراتی کوردستان بۆ کەرکووک یعنی گەڕانەوەی ماف یعنی گەڕانەوەی واقع یعنی گەڕانەوەی ئیستیقرار یعنی گەڕانەوەی برایەتی ئەوانەی کە ئەوستاوگی لە شێوەیانە کردووە دەیانەوێت بە شێوازێکی تر بە ئاراستەیەکی تر وەزعەکە ببەن گەڕانەوەی پارتی دیموکراتی کوردستان یعنی گەڕانەوەی مافە بۆ کەرکووچەکان گەڕانەوەی پێکەوە ژیانە گەڕانەوەی ئاشتی و ئارامیە بۆ شاری باشە بە ئەی پێتان وایە ئەمانەی کە ئێستا لە کەرکووک دەکرێت چی وای کردووە کە ئەم خۆپیشاندانانە بکرێت کەی لە پشتە ئایا پەیوەندی بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک هەیە کە بۆ کەرکووک بە تایبەتی چارەنووسازە بۆ لایەنە کوردیەکانیش چه دەستێکی لە پشت هەیە ئەم ئاژاوە پشێویانە؟ بەڵێ ئەو دەستەی کە لە پشت ئەو گێلە شێویانی کە لەو دوو ڕۆژەی ڕابردوو کە ئیستاش بەردەوامە دیارە دەیانێت بۆ مەرامی خۆیان هەندێک پشێوی دروست بکەن بۆ مەکاسیبی سیاسی خۆیان لەگەڵۆژدا مزایدات دەکەن لە ناو خەڵکدا بۆ ئەوی کە هەندێک دەنگ پەیدا بکەن بەڵام خەڵک زۆر لەوە وشیاترە خەڵکی کەرکووک بە هەموو نەتەوەکان زۆر لەوە وشیاترن لەگەڵ ئەوەشدا دەستێکی لە پشتە ئەو دەستە نایەوێت هیچ کاتێ ئیستیقرار هەبێ لە کەرکووک پێکەوە ژیان هەبێ لە کەرکووک ئاشتی هەبێ لە کەرکووک بەڵام دیارە ئەو دەستە دەبێت ئێمە بەرەنگاری بینەوە بە هەمومان لەگەڵ هێز و لایەنە سیاسی کوردستانەکان هەموو بێنە سەر خەت بۆی کە یەکدەنگی بەرامبەر ئەو هەڵوێستەی کە ئیستا
بەرامبەر بە خەڵکی کەرکووک دەکرێتن ئەوانەی کە ئێستا لە بەردەمی بارەکەی ئەنجومەنی سەرکردایەتی لەوێ خەیوەتیان هەڵدا ئەوانە تەمسیلی واقعی خەڵکی کەرکووک ناکەن بە هیچ شێوەیەک بەڵام دیارە یەکەم ڕۆژ عەسایبی ئەهلی حەق ئەوانەی هێنایە سەرجادە هەندێک خەڵکی تری خڵ کردەوە دیارە هەموو خەڵکی کەرکووکش ئاگانێ ئێمە لەگەڵ جەماوەری خۆمان لەگە قاعدەی خۆمان لەگەڵ خەڵکی خۆمان لە کەرکووک زۆر لە خەتداین ئاگاشمان لێ ئەوانیش زۆر وشیارن بەڵام ئەوانەی کە لێدوان لێ دەدەن بەناوی تورکمانەوە کە دەڵێن تورکمانەکانیش لەگەڵ ئەوەدان نە تورکمانەکان لەگەڵ ئەوەدان بارەکەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بگەڕێتەوە چونکە پارتی دیموکراتی کوردستان ئەو هێزەیە کە برایەتی و تەبایی و پێکەوەژیان نمونەشی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئاین و ئاینزاکان و هەموو نەتەوەکانی بە چاوێکی ڕێز و حرمەت و هەموو کار ئاسانێکی بۆیان کردو لەگەڵ ئەوەشدا مافەکانیان پارێزراوە لە کوردستان. بەڵێ بەڕێز عەرفان کەرکووکی سەرۆکی پارتی گەلی تورکمانی لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سوپاس.